Jag heter Magnus Hedman. Jobbar här för Bättre Djur, ett naturligt kosttillskott här på Stockholmsmässan idag. Jag tänkte börja prata lite om våra produkter som vi har som kallas för BCAA. Det är 3 aminosyror som förhindrar muskelnedbrytning när man tränar. Så fort man börjar röra på sig så går proteinsyntesen ner, vilket gör att man kan bli lite trött och sådär. Den här ska man dricka under tiden man tränar. Det som är unikt med den här är att den är helt naturlig. Det finns inga syntetiska ämnen alls, inget socker. Den är framställd på riktig majs. نعم الله صالح كريمة دانشتوي شاري أبسالام للسويد هم صال تقريبا ما بينزم صال ما ينبون بيشانغايا تكون زور حزم ل زانياريا كويكم ولا سرباري تاندروستي وبهم آفرتي شو بيعيش وأم سالتواني ما تنهاريكي خوش من قال خما بينام شعر آفرتي كردين زور شتي باشي تياك لسر صحة لسر ورزش أوشتاني باشن بو لشتي إنسان لحمو باريكي تندرستي ولا بتشوكو تاغوري بيجري زانياري لي ورقريب دەبینین بەرە زستانیش دەڕن خەڵکەکان زیاتر ڕوودەکەنێت داربڕین وەک لەوەی سوتەمەنی دەزانین کە ئێمە لە قەیراندان دەزانینش کە دەبێ حکوومەت هاوکاری خەڵک بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لەگەڵ خەڵک دانین بۆ داربڕین چونکە زەرمەندی یەکەم لەو داربڕینە خەڵکەکە خۆیەتی چونکە ئەو دارانە سەرچاوی دابینکردنی ئۆکسسیژینە بۆ ئەو خەڵکە جگە لەوەی کە سروشتێکی جوانی بە کوردستان بەخشیوە و سەرچاوی داهاتیشە لە ڕووی ئەو گەشتیارانەوەی ئەو گەشتیارانەی کە سەردانی کوردستان دەکەن بە ناچاری دەبڕێتن بەهۆی نەبوونی سوتەمەنی بەڕاستی کە وەرزی سەرماسۆڵە نزیک بووتەوە حکوومەت وەکو پێویست نەیتوانیوە سوتەمەنی بۆ هاوڵاتیان دابینکردن ئەگەر ناتوانیتن سوتەمەنی دابینکە دەتوانیتن سوتەمەنی بە نرخێکی هەرزانتر بخەتە بازار بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن بکڕن کاکە ئێرە بازار سوورسیانە ئێرە جێی فەقیرانە خەرک دێ شتی کۆنە لێرە دەکرێتن شتەکانمە ساعی مناسبە ئەگەر لێ دەرێ بە 20 وەرەقەی لێرە بە 5 وەرەقەیە ئەگە شتێک بە 10 وەرەقەی لێرە بە 2 وەرەقەیە ئێرە فەقیرەکان زوو لێرە دەکەن ئاوەرەکان دێنێ ئێرە ئەوانە ڕوو لێرە دەکەن بەڵێ ئێمە بازاڕی سووسیانی پێدەینێکوانە تا بڵێ شتەکانی باشن و ساڵەکانیشی مناسبن بۆ نمونە بە حکومی و قەیرانە ئێستاش خەڵکانە دێن ڕوو لەو بازاڕە دەکەن بۆ پێداویستەکانی ناوماڵی خۆیان بۆ نمونە خەڵکی وا هەیە زەواز دەکات لێکوانە دێ لێکوانە لۆی هەیە بە پارەی کەم تر ناوماڵەکی بۆ خۆی دابنێتن وەڵی من هاتووم بۆ ئێرە لەگە خزمێکمان بۆ ناوماڵکڕین وتیان شوێنێکی هەرزانە و شت هەرزانە لێرە و ئێستا خزمێکمانەوە لەگەڵ منایە بای تقریبان 750,000 کەەوە ماڵی کاملی کڕیوە بۆ فەقیر باشە و بازە شتێکە لە بازار زۆر گرانە لێرە بە نیوە قیمەت دەیکڕی